ئەچینە لای تەوەری سێمی بەرنامەکە دیارە لە ئێستادا کەرتی تەندروستی خزمەتگوزارە تەندروستیەکان لە کفری لە ئاسێکی باشدا بەتایبەت لە نەخۆشخانەی شەید خالید گەرمیانی لەو شارە پامنێری کورسات نیوز لەگەڵ بەڕێوەبەری نەخۆشخانەکە گفتوگۆیەکی ئەنجامداوە پێکەوە بینەریە بین. سڵاوتان لێبێ ئێمە لە نەخۆشخانەی گشتی شەید خالید گەرمیانین. کەرتی تەندروستی بەو پێی کە یەکێکە لەو کردانەی بەردەوام تەماسی هەیە لەگەڵ بەشێکی زۆری چین و توێژەکان و هاوڵاتیانە بۆ یە گرنگیەکی تایبەتی هەیە لەناو کۆمەڵدا. لە ماوەی ڕابردووە کەرتی تەندروستی لە کفری و بەتایبەت نەخۆشخانەی گشتی شەید خالید گەرمیانی کە تاکە نەخۆشخانەی گشتیە لە ئەم قەزایەدا گەشەکردنێکی بەخۆیەوە بینیوە لە ڕووی با بڵێن لە ڕووی کادری وەسەتی یان با بڵێن کادری پزیشکیەوە لە ڕووی پزیشکانی سپۆڕەوە هەروەها لە ڕووی ئامێرەوە بەڵام لەگەڵ ئەوەشا کێشەش لە بەردەم بەرەو پێشچوونی زیاتری ئەم کەرتە تەندروستیە هەیە ئەم نەخۆشخانەیەدا هەیە. بەشێک لەو پرسیارانەی کە لە لای هاوڵاتیان دروست بووە و ڕوبەڕووی ئێمە کرێتەوە ئێمە ئەیهێنینە ئەم ژوورە کە ژووری بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی شەید خالید گەرمیانیە لەگەڵ بەڕێوەبەرە گفتوگۆی لەسەر ئەەکەین لەسەر کێشەکانی کەرتی تەندروستی نەخۆشخانەکە پزیشک گەڕانەوەی متمانەی نەخۆشخانەکان بۆ هاوڵاتی بەڕێز سامان سەرتی بم لەگەڵا بێ کاک سامان فەرموو بۆ ئێرە کاک سامان کەرتی تەندروستی لە کفریا ئێستا چۆنە فەرمووە سپاس بۆم دەرفەتە ماوەسە سامان کەرتی تەندروستی بەرەو پێشچوونێکی بەخۆیەوە بینیوە لە ئەم ماوەی ڕابردووە لە ماوەی دو ساڵی ڕابردووە لە ڕووی پزیشکەوە میلاکاتمان ئێستا باشە لە ڕووی ئامێرەوە باشە بەڵام هەندێک گیرروگرفتمانەیە بۆی زیاتر بچووکە لە ماوەی ڕابردووە کە خزمەتێک بە شارەکە نەکراوە ینی کێشە و گرفت زۆر بووە چکەمە قەزایەکە و سنوورێکی گەورەیە کێشەکان لە میلاکاتی دکتۆر تا ڕادەیەک چارەسەر کراوە بەڵام هەر پێویستمانە. ئێستا چەند میلاکان هەیە؟ میلاکی پزیشکان ئێستا باش ینی هەژدە دکتۆری پسپۆرمان هەیە. پسپۆڕە جیاوازەکانە بۆ لە پسپۆڕی هەیە لە خەزەکان قوڕگ و گەولوتەیە هەناوی بە کاملی ینی ئەتوانین تاو شکاویمان هەیە تەنانەت وەکو تەنسیب پزیشکی خوێن نەخۆشیەکانی خوێن لەمفاوی کە یەک پزیشکەیە لە گەرمیانە ڕۆژێکشی داناوە بۆ گەرمیان کە ئەو پسپۆڕیە کە نەخۆشی تایبەتە ئەوشمان هەیە مێشک و دەمار هەمانە لەگەڵ ژنان و مناڵان زۆر باشە ئەمانە هەمووی چارەسەر کراوە بەڵام چاو تا ئێستا وەکو میلاک پزیشکی چاومان نییە لەگەڵ پزیشکی سۆنەرە دو میلاکمانێ دانێکی لە خوێندنە دانەیەکمانەیە کە دانەیەک یەکتیفانیە بۆ شارەکە لە ئێستادا بەڵام لە هەوڵین لەگەڵ ئەویشە پسپۆڕی تر بێت کە دوای ئەوەی تەخەڕۆج کرا بۆ گەرمیان بێت کە بێت بۆ کفری بێگومان ئەوەنە ئێمە ئەیبینین ئێستا لە ناو نەخۆشخانەیەکە بووین ئەمە وای کردووە خەڵکی زیاتر بگەڕێتەوە ئێستا بۆ نمونە خەڵک زۆر دێت سەردانی نەخۆشخانەیەکە ینی با بڵین مراجعتان زۆرتر نەخۆش چۆنەوە ئەمە خۆی نەخۆش متمانەی با ئێمە تەرکیزکەینە سەر ئەوەی متمانەی خەڵک بۆ بە نەخۆشخانە گشتەکان لە بەتایبەت لە هەموو کورتانە کێشەکە لە سیستەمەکایە مەسەن تۆ کەسێک دێ بۆ ئێرە ئەوەی کە نەخۆشیکی ئەتیادیە کە پزیشکێکی ممارس ڕاهێنراو یا پسپۆر ببینێ پسپۆر ئەبێ تۆ فلترێک هەبێ ئەو کەسی کە نەخۆشی تەواوە پسپۆر ببینێ ئێمە ئێستا پسپۆڕەکان هەر ئەو نەخۆشانش کە دێن بۆ ئێرەیانی بە ئەمە کێشێکی گەورەی لە کوردستان حتا لە لوتکەی تەندروستیش باسی ئەم کێشەیە کراوە نەخۆش دێت بۆ نمونە 100 نەخۆش بۆ دکتۆری هەناوی ببینێ لە ماوەی 3 ساعت یا 3 ساعت و نیوە ئەم حەقی نەخۆش نادرێ ئەگەر تۆ دوو بنکە یا سێ بنکە و مەڵبندێکت هەبێ لەوەیەوە فلتەر بکرێ بێت بۆ ئێرە ئەو کاتە نەخۆش پێویستی نییە بچێتە دەرەوە بەڕاستی ئەمە ئەبێ چارەسەر بکرێ وەکو سیستەم ئەمە یەکە کێشێکی گەورەیە لە هەموو کورتستانەوە ئێمەش هەر بە دەرنیمان ئەگە زیاتر نەبێ لە ئێرە ئەمە کێشێکی گەورەیە بەڵام بۆکو متمانە بۆ خەڵک ئێمە لە ڕێی ڕاگەاندنەوە هەرچەندێک کێشش ئەومان هەیە هەوڵمان داوە متمانەیە خەڵک بێت یانی ئەو کەسانیش خەڵکیش هوشار بێتەوە مەسەن کە ئەگەر کێشەیەکی گەورەی نەبێت پێویست نەکە مەسەن تۆ هەموو ڕۆژێک ینی کەسەکە دێت زۆر جار سەردانەکە دووبارە ئەمڕۆ دێت بەلای پسپۆڕێک سبینیش دێتەوە ینی پێویستی بەوەیە تۆ 4 ڕۆژ 5 ڕۆژ عیلاجی وەرد کردووە ئەمە کێشەیە
کە کێشەیەکە بۆ خەڵک دروست بۆ تۆ قەرەباڵغێک دروستەکە دکتۆر ناتوانێت حەقی ئەوە بدا متمانەیەک کەمێ بەڵام هەوڵماندانەوە ئەو متمانەیە بگەڕێتەوە کە کاتێک نەخۆش لێرە ئەتمامی زیاتری پێ بدرێ ئەمە وەکو باسم پێکرد ئاماژەم پێکرد ئەمە سیستەمەکایە با من یەکشت بڵێم ئەوەنەی کە ئاها خەڵک ئەگەڕێتەوە ئێستا بۆ نمونە ئێستا لەگەڵ جارانە لەگەڵ چەند مانگی لەمە و پێشە جیاوازی هەبوو ئێستا خەڵک زۆرتر سەردانەکە ئەمە ئەو بەدواداچوونی ئەوە کردوتانە عیلاج وەرەگرن لێرە و ئەگەڕێنەوە یعنی یان هەر سەردان ئەکرێت و ڕەنگە وەک پێویست نەبێ و دواتر هەر بڕاتەوە بۆ عیادەکان خۆی تەندروستی بۆکو بازنەیەکە ینی هەمووی پێویستە بەیەکەوە واتە دەرمانە سۆنەرە تەحلیلە پزیشکە ئێمە لێرە لە ڕووی دەرمانەوە ینی لە گەرمیانە لە ڕووی دەرمانەوە زۆر ناڵێم دەرەجەیەکە بەڵام باشین بە پێی ئەو ئامارە من ئامارێکم کردو خۆم زۆر ینی بە وردی ئامارەکە چۆنە مەسەن ئەوانی سەردانی نەخۆشەکەن بۆ نمونە لە 4,000 کەسە کە سەردانی لە مایە کە سەردانی نەخۆشخانی کردووە 2,700 کەسی عیلاجی وەرگرتووە عیلاجی تەواوی وەرگرتووە 1,200 واتە تۆ لە هەفتای ئەتوانین بڵین عیلاجی وەرگرتووە هەندێکشی عیلاجی لە دەرەوە وەرەگریانی ئەمە لە هەموو شوێنەکان وایە ناتوانانی تاوستا بەڵام ئەمە وەکو ئامارێکی ورد ئێمە کردومانە بە جیاواز چکە تۆ لە ئەچیتە تۆمار تەنها ئەوانە ئەچنە تۆماری نەخۆشخانە کە عیلاجی وەرگرتووە ئەوانەی سەردانی کردووە بەجات تۆمارێکمان داناوە بۆ ئەوانەی کە بەس تەنها سەردانی دکتۆریان کردووە ببوورە زۆر باشە تەوەرێکی تر قسەی لەسەر بکەم من بابەتێکی تر ئامێرە تەندروستیەکانە لێرە تا چەند لە ماوەیە ئەبینین ئێوە بەردەوام ڕایەگەێنن کە ئامێرێکی وە بۆ تاقیگە هاتووە بۆ ئەو جێگایە هاتووە بۆ دان هاتووە لە ڕووی ئامێرە تەندروستیەکانەوە تا چەند گەشەی بەخۆیەوە بینیوە ئێرە ئێمە لە ساڵی لەسەر بجێ بڕێبەتی تەندروستی گەرمیان لە 2020 ئامریکی زۆرمان کڕی سەر ڕائەوەش لە سەر بجێ کۆرۆنا چەند ئامریکی تر بۆ تاقیگە بۆ بەشی نەشتەرگەری ئامێرمان لە ئێستا باشە بەڵام ئێمە چکە پسپۆرتمان زیاتر بۆ هاتووە پێویستمان بە ئامێری تریش ئەبێ وەکو شوێنش یعنی شوێن گەورەترین گرفتە لای ئێمە و لە دەسەڵاتی بەڕێبەتی گشتینە یەک تەنها هیچ بینایەک بکە ینی تۆ ناتوانانی ژوورە بکەیت و تاو یان ئێمە ئیکتفای تۆ ناکە ئەسڵەن کێشەتیش بۆ دروستەکە لە پاشە چووکە بێت تۆ بە پلانێکت هەبێ پاشە ڕۆژ ئەمە هەم تێک نەدێت تۆ پارێ سەرفکە لە تێکدانەوە ئەبێ شتێک بکەی بە تەواوەتی بێ ئێمە لە ڕووی شوێنەوە ئەوەی سەر جیهاز باشین ینی لە چەند بجێکی جیاواز یا لەگەڵ ئەو کۆمپانیانی لە سنووری گەرمیانی شەکە وەکو بەشی کفری ئامێرمان داوا کردووە لە سەر بجێ 2021 چەند ئامێریکی تری گرنگ دێت بۆ ئێرە بەڵام من هەل ئێستاەوە خەمی ئەومە کە شوێنی تایبەتمان نییە ینی بۆی بتوانین بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەمە گەورەترین گرفتە لای تۆ کە جیهازێکی پێشکەوتوو ێنیت ئەبێ شوێنەکەتیش پێشکەوتوو لە مستەوای ئەو شوێن نابێ نابێ هەرامان شوێن بێت چونکە تۆ ئامێری بەشی قوڕگی گۆلوت بەشی شکاوی بەشی میزەڕۆ بەشی ژنان بەشی مناڵان ئەمانە هەمی ئەبێ جیا بێت تەنانەت لێرەمانە جیا نەکراوەوە هەم گشتیە ساڵەکەمان 2 ساڵەمانە ساڵێکی هۆڵێکی نەشتەرگەری گەورەمانە لەگەڵ هۆڵێکی نەشتەرگەری بچووک بەڵام هەر بە پێی ستاندەر نیە ئەم دوو هۆڵەشە ینی ئەمانە تەنها ئەوەی کە لە توانامان بۆ کردومانە بەڵام ئێمە داواکاریمانش بۆ سەرەوە کردووە تا ئێستا هیچ وەڵامێک نەبووە بە بەهانەی جاجیا ڕەفز کراوە ینی داوای بەشی تاواریمان کردو بۆی ئەم بەشانەی کە ئێستا هەیە بتوانین بکەینە بەشەکانی تر کە لە گەورەکردن فراوانکردنەوەی ئەگەر بەم شێوەیە بێ ئێمە ڕاوەستین ینی ناتوانین تر ئیش بکەین چونکە ئەگەر تۆ بینات نەبێەوە من جیاز مێنات وەکو لە پێشە ئاماژەم پێ کرد تەندروستی بازنەیە یعنی تۆ ئەگەر دکتۆرێک بینی جیاز تێنا بەڵام کە شوێنت نەبوو ئیشەکەت بەستا کاکسامن یەک بەشێک هەیە لە خەستەخانەیە تاقیگە با بڵین پشکنینە تاقیگەیەکان جۆرێک لە ئەوە هەیە لە ناو خەڵکە کە تاقیگەکانی خەستەخانەکان زۆر باوەڕ پێکراونین ئەنجامەکانی ئەو پشکنینانە ئیکەن ئەمە یعنی لە ڕابردووە متمانەکەم بۆتەوە تا چەند مثلەن ئەو ئامێرانی ئێوە باوەڕ پێکراوە متمانەی لەسەر ئەکرێ و کادرەکەش ئەوەی کە ئەنجامی ئەدا خۆڕەنگە هەرەمانە بێ لە دەرەوەش ئەیکەن تا چەند یعنی خەڵک باشتر وایە ڕوو لێرە بکات پرسیارێکی زۆر جوانەوە طبعا هۆکار چییە مەسەن خەڵک زۆر جار من چەند هۆکارێک هەیە یەک مەسەن پروپاگەندەی ناڕاست بڵاوە بێتەوە
ئایا چی لە پشتە مەسەمە بەستێکی بازرگانی لە پشتە بۆی خەڵکێک بچێتە دەرەوە ئەمە بکرێ ئەمە یەکێک لە هۆکارەکانە دوو هۆکار هاوڵاتیان خۆیانن مەسەن بە پارێکی کەم دێت فاسیەکە ئەڵێ ئەم شتە گەورەیان بۆ ئەکرێ لە ئێرە چۆن بە بەلاشەکرێ ینی باوەڕی بە حکومت نییە ینی ئەمە یەکێکە لە کێشەکان باوەڕکە ینی حەزەکەم خۆتان بە چاوی خۆتان بڕم ببین ئەو ئامێرانی کە ئێمە هەمانە لە دەرەوە ئامێرانە نییە هەمان مەوادیش ئێمە ئەکردن باشترین چووکەتەوە ڕقابی مالی هەیە لێرە ئەبێ باشترین کوواڵیتی بێ ئاستان ڕێکە بەپی یاسا ڕێکە پێدراوی هەندێک جیاز بێنی کە کوواڵیتەکەی نزمە تەنانەت لە دەرەوە کە هەندێک جار تۆ ئیشێکی سەریعەکەی ئەوە ڕێگە پێدراونی لە ناو نەخۆشخانە ئەو جیازە بە چەند فلتەرێکە ڕوا ئەو جیازانە نابێ ئەو ئامێرانە نابێ هەموو ئامێرێک بە کەیفی خۆت بکڕی بۆی بتوانانی تەکلیفی کەم بێ بۆی ئەمە باشترین ئامێر بۆی بچێتە خزمەتی هاوڵاتیانەوە ئامێرەکانی ئێرە زۆر باشە وەکو خۆمانش ئێمە بەدەدا چوون وەکو کارمەندەکان لێرە بەداداچوون بۆکرێ بۆ چێکردنەوەی ئامێرانە بۆ جیازەکان ینی مقارنەکردن تەنانەت ئێمە لەگەڵ پەیوەندیەکمانی دروست کردووە لەگەڵ هەندێ تاقیگەی دەرەوە کە بتوانین بەرئاوتێک بکەین ینی هەندێک جار مانگانە ئەو جیازانە ئایا هیچ کێشە و گرفتێکی نییە لەگەڵ ئەوەی دەرەوە چیفر 100 مناڵێم هیچ کێشە و گرفت نییە چونکە زۆر جار تۆ بۆ نمونە لە ماوەی 4 ساعاتە 200 کەس لەم 200 کەس ئەگەر هێکی 4 فاس بێ 800 فاسەکان لە ماوەی 4 ساعاتە ئەنجامی دەی خەڵکیش ئەو تەحملی نییە پێی بڵێ سبینێ وەرەوە یەکسەر کێشەیەک دروستە بێ بۆیە ئەمە بۆتە هەندی ئەم کێشانە ینی کێشەی تەکنیکمانی وەکو نەتیجە کێشەمان نییە ئەو ئانەیش من داوا ئەکەم لە خەڵکە ئەمە یارمەتیدەرێکی باشە بۆ خەڵکی ئەمە من زۆر جار لە ڕێی ئەو پەیجەوە کە هەمانە داوامان کردو لە خەڵک بۆی سەردان بکات شتێک بارگرانیەک دروست نەبێ بۆ خۆی باشە ڕەنگەمە بکەمە دوا پرسیارم ئێوە کێشەی ئۆتۆمبیلتان هەیە کێشەی ئۆتۆمبیلەکە چییە ئەگەر بۆتان دابین بکرێ یعنی چی گرفتێک چارەسەرەکە و تا چەند نەتوانین گەشەیەکی تر بە خەسەخانەکە بدات بە کورتی سپاس با من هەر باسەوە چون کێشێت درمانێ ئاماژم بێنەکەێکی لە کێشەکان ئەوانەی ئۆتۆمبیل ئێمە لەبەر ئەوی لەگەڵ بەڕێبراتی گشتی لە کەلارە واتە ژمێریاریمان وحدە حسابی لە کەلارە گەنجینە لە کەلارە لەگەڵ کۆگای گشتی لە کەلارە ئێمە نە ساردکەرەوەمانێ ساری ساردکەرەوە بۆ هێنانی دەرمان نە بۆ بەداداچون لەسەر معاملات لە بەڕێبراتی گشتی و گەنجینە و ژمێریاری سیارەمان کێشی گەورەترین گرفتی بۆیان دروست کردووە بە زۆر ینی ئیشەکان دەبر ئەکریانی لەوەکو چۆن بڵێ ئەرکێکە لەسەر شانی ئەو کارمەندە یا بەڕێ و بردن بەشی ئیدارە کە کێشەی گەورە بۆ دروست بۆ پزیشکان ئێمە بۆی دامێک بکرێت بۆ ئەم پزیشکانە هیچ نەبێ سیارێک داوای منی پاسێکمان کردو لە لایەنی حکومی و تەنانەت کە بۆ حزبیش داوامان کردووە تا ئێستا وەڵام داوانەوە نەبووە وەکو بۆی بتوانین زیاتر بێت داواکەم لێرەوە شتێک بکرێ دەست خۆش بێ بەڕێز سامان سەرتی بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی شەید خالید گەرمیانی لە کفری تەبان ئەو پرسیارەی کە کردم لە کۆتایە کێشەکان کێشەی زۆرتر هەیە لە خەستەخانەکە بەڵام لەبەرەوەی بەشێکی پزیشکان نیشتەجەی قەزای کەلارن بۆیە ڕۆژانە ئەبێ هاتوچۆ بکەن هاتوچۆکردنەکانیش ئەوەیە ئەگەر ئۆتۆمبیلێکی تایبەتیان هەبێ بە ئاسانتر ئەگەنە جێگەکە و خزمەت گوزارەکە باشتر ئەبێ ئەم داوایە نزیکەی ئەوە ئێمە ئاگداربین ساڵێکە کرێ و کەس وەڵام ناداتەوە بە هیوان لە دوای ئەوەی کە ئەبینرێت وەڵامی بدرێتەوە.